وەک بەرەبایەتی گشتی تەندروستی گەرمیان ئەمڕۆ کۆمەڵێک ژمارە و ئامارە خینە ڕوو بە ئەوەی بەڕێز تاکو و ڕای گشتی لێ ئاگادار بکەینەوە کە تەندروستی گەرمیان بەهۆی خەرج نەکردن و نەبوونی پارەی نەختینە لە بانکەکاندا تووشی قەیرانێکی گەورە بێتەوە لە چەند مانگی داهاتوودا و بەوادیرەکانی ئەم کێشانەش دەستی پێ کردووە. ئەم ژمارانەی خوارەوە ئەو بریتین لەو خەرجی و مستحقاتی کۆمپانیا و پارەی سوتەمەنی و بودجەی بەڕێوەبەرایەتیمان کە تاکو ئێستا بووە بە چەک و بەڵام ئەم چەکانە بەبێ خەرجکردن ماونەتەوە کە ئەمەش هەڕەشەی وەستاندنی بەشێکی زۆر لە خزمەت گوزاریەکانمان دەکات، هەڕەشەی نەمان و نەبوونی دەرمانەکات لە داهاتوودا، هەڕەشەی واگات کە هەروەکو ئێستا چۆن کۆمپانیای خواردن لە کار وەستا و چیدی کار ناکات، کۆمپانیای پاکردنەوە بە هەمان شێوە تووشی ئەوانم بێتەوە. بەرەبایەتی گشتی تەندروستی گەرمیان بۆ دەرمان و پێداویستی پزیشکی و پێداویستی تاقیگا تاکو مانگی دەی ئەم ساڵ ملیارێک و 697 ملیۆن دینارمان هەیە کە بۆتە چەک و تاکو ئیسە خەرج نەکراوە. لە خەرجەکانی دیکەی ئاسایی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان کە هینی مانگەکانی 7 و 8 و 9 و 10 دەکات، ئەمەش بڕی 170 ملیۆن دینارە کە ئەمە ئەو خەرجانەیە کە ئێمە ڕۆژانە لە دوکان و لە فرۆشگا و لەلایەن مەڵبند و خەسخانەکانەوە بۆ پێداویستی نەخۆشخانە و مەڵبند و سنتەرەکان دابین نەکرێت، ئەویش خەرج نەکراوە. کرێی سیارەی فەرمانبەران و کرێی خواردن کە ئەمەش بڕێکی زۆرە، کۆی گشتی ئەو پارانەی کە تاکو ئەمڕۆ 25 بۆتە چەک و بەداخەوە لە بانک لە بەر نەبوونی نەختینە خەرج نەکراوە، ملیارێک و 858 ملیۆن و 74,900 دینارە. ئەم پارەیە بەڕێزینە پارێکی زۆر زۆرە و ئەمەوە کاتە ئەگەر لەم مانگەوە لە ڕێی بانکەکانەوە مانگانە 750 بۆ 800 ملیۆن دینارمان بۆ خەرج نەکرێت کە ئەمە تاکو کۆتایی ساڵەکات، چکە سێ مانگی کەمان ماوە کە ئێمە کۆمەڵێکی زۆر دەرمان و پێداویستی پزیشکی کراوە بە تەندەرەمە. ئەوی ژەوەیە کە تاکو کۆتایی ئەم ساڵ مانگانە 750 ملیۆن دینار بەدەر لە خەرجی ئاسایی فەرمانگەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان خەرج نەکرێت، ئێمە تووشی قەیرانی گەورە بینەوە لە سنووری ئیدارەی گەرمیان، مەڵبەندە تەندروستیەکانمان دەرمانی تیا نامێنێت، ناتوانین هیچ پێداویستێکیان بۆ دابین نەکەین، هەتاوەکو هۆڵەکانی نەشتەرگەری و بەشی فراکەوتنیش تووشی کێشە و ڕاوەستنیش دەکەونەوە. بۆ ئێمە وەکو بانگەوازەکەم بۆ ڕای گشتی هەم بۆ ئەوانەشی کە خۆتانزان لە چەند ڕۆژی پێشوە لە چەند هەفتەی پێشوە هەندێک گلی و گازندە لە هەندێک سنتەر و هەندێک شوێنمان هەبوو کە ئەوە تەنها بەشێکی بچووکی کێشەکەمانە، کێشەکە ئێمە کۆی بین زۆر گەورەترە لەوە ناکرێت بەڕێوەبەرایەتیەکی گشتی لە سەرەتای ئەم ساڵەوە تاکوئیسا دینارێکی بۆ دەرمان و بۆ شت خەرج نەکرابێت بە هەرج بیانیوەک بێ و سوپاسانەکەم بۆ هاتنتان.